بەڕێوەبەرەتی تەندروستی کەرکووک لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا هەواڵی چاکبوونەوەی سێی لە توشبووانی کۆرۆنا لە شارەکە ڕاگەیاند. بەوەشت کەرکووک وەک دووەم پارێزگای عێراق لە دوای بەغدا توشبووانی لە ڤایرۆسەکە چاک دەبنەوە و ڕەوانەی ماڵەوە دەکرێن. من خلال هاي المؤتمر نعلن لەڕێگەی ئەم کۆنگرە ڕۆژنامە گەریەوە ڕای دەگەێنین کەسیان لە توشبووانی کۆرۆنا لە کەرکووک چاک بوونەتەوە و ئەوانش کە ماونەتەوە چوار نەخۆشن. پشت بەخوا لە چەند ڕۆژی داهاتوودا ئەوانیش چاک دەبنەوە و خۆشبەختانە لە ئێستادا دۆخی تەندروستیان جێگیرە و لە تەندروستی باشدان. دەمانوێت لە ڕێگەی ئەم کۆنگرەیەوە ئەوەش بڵێن کە ڤایرۆسی کۆرۆنا تا ئێستا چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە. پێویست دەکات ئێمە بەردەوام بین لە ڕێوشوێنە خۆپارێزیەکان. ڕێوشوێنە خۆپارێزیەکان زۆر گرنگن. ئێمەش بە هیوای ئەوەی شانەی قەیرانەکان بە هەمان دەستکراوەی خۆی بەردەوام بێت لە هاوکاریەکانی. بەڕێوەبەری بەشی گشتی تەندروستی کەرکووکش ڕای دەگەێنێت کە سەرجەم ئەوانەی لە شارەکە تووشی ڤایرۆسەکە بوون پێشتر لە وڵاتی ئێران بوونە. سێ نەخۆشمان دوو جار تێستەکانیان بە باشی هاتەوە لە بەغدا و بە گوێرەی ئەوە دەریانمان کرد. ئێستش ئەو چوار نەخۆشماوە ئەو چوار نەخۆشیش هەمان شت پشکنینیان بۆ کرێ ئەگەر دوو تێستی بە هەمان کات نەگەتیڤ بگەڕێتەوە ئەو کاتە ئەوانش دەرەکەن. سەرجەمیان لە ئێران هاتەوە بەڵام یەک منداڵێکیان کە عمری 9 ساڵە ئەوە لێرە توش بووە لە چکەم نزیکی دایک و باوکی پۆزتیڤن هەردووکی نەخۆشەکەیان هەڵگرتووە لە باوک و دایکەوە وەریگرتووە نەخۆشەکە. لە شاری کەرکووک 7 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و دوایمانەوەیان بۆ ماوەی زیاتر لە 2 هەفتە لە ژێر چاودێری وردی پزیشکیدا شەوی ڕابردوو سیان لە توشبووان دوای چاکبوونەوەیان نەخۆشخانەیان بەجێهێشت. ئازشکوور گەلی کوردستان، کەرکووک.